عليكم فورتي اي جنبويا ناون مواصفاتي استي لاين محمد ابراهيم استي لاين فرقيه سيارة كمان 2022 ئەو سێ پارچەی پێشمان بۆ یاخەوە بێ ناوگرتن زۆر شتێکی جوان و ڕەنگێکی جوان و تەرتیب چوار تایلۆکی لەسەرە سەرەوی تازەیە لە مواصفاتی شاب باز ناکرێ هەرکە درگاگەیەکی تۆ یەکسەر ئێستی لاین پێشوازی و لەیەکە شاشەی تێسلا و سێ شاشە و پانۆراما و کوشنی تەر و کارەبا و جلد و سارد و گەرم و حەمی برام جا ئەگەر مواصفاتە بۆ بژێرم بێ ڤیدۆکەمان دەدەقێت حەمە گیان سەیارەکەشمان زۆر نازدارە هەر بیلات کامل سەقفی شوشەیە ئەمانەشی بە ڕەژیەت لایتەکانی دواوەمان لی دووەڵی زۆر بێ نوقسانیە ماشەڵای لێبێ زۆر شتێکی جوانە و سیارەکەشی زۆر باشە یەکێکە لەو سیارانەی کە نەهاتە خوارد و دەفتەر دۆلارەوە خاوەنەکەشی پێشتر 235 گەڵای پێیەوە ئەم سیارێ ئێستا بۆتان دانین بە سیارێکی زۆر هەرزان و ڕێک و پێک کە ئێوەش ئیسفادەی لێ بکەن ئینشاءڵڵا 160 گەڵا یەک مەعامەلەی پچکۆلەشی تایە کە بە زۆر هاتۆتە ئەو سیارە ڕەحمەتی خواتان لێبێ سیارە بە مەسج و کۆمنت ناکرێت مەسجێکی زۆرم بۆیە ناتوانم جوابی هەمووتانەوە لە واساب لە ئاکاونتەکان هەر یەک تەلەفۆنم بۆ بکە لە واسابێ بە ڕەقەم بێ لە خزمەتتا بم بەخوا مەجالی جوابانەی مەسجم نییە و لە خزمەتتان هەموو سیارەکەشمان لە دانێر ئۆتۆیە لە سلێمانی و لە خزمەتتانە